سڵاتان لێ بێ فێرخوازە خۆشەویستەکان. ئەمڕۆژ هاتمە وڵاتان تاوانەیەکی دیکەی زانستان پێشکەش بکەم. وانەی ئەمڕۆی زانستمان باس لە ژینگە ئاویەکان دەکا. ژینگە ئاویەکان واتە ئەو ژینگەی ئاوی لێبێ. هەر وەک لە وێنەکەدا بینیوتانە ئاوێکە هاتوۆتە خوارەوە. گوڵاکانی من، با بزانین ئەمڕۆ فێری چی دەبین و زانیاری چیمان دەست دەکەوێت. لەگەڵم بن. لەو وێنەیەدا چی دەبینی؟ لە کام وێنەیەدا؟ ئەو وێنەیە ئەوە تۆپێکی خڕە؟ ڕەنگیشی سەوز و شینە. نا، ئەوە بەپیرم دێتەوە کە ئەوە گۆی زەویە. گۆی زەوی ڕەنگیشی شین و سەوزە. با بزانین ڕاستە؟ ئەو کچێ بوو بیر دەکاتەوە. ئەو سەوزە چییە؟ ئەو شینە چییە؟ کامیان زۆرترە؟ کوڕەکە دەڵێ ئەو شینە چییە؟ کچەکەش دەڵێ ئەو سەوزە چییە؟ کچە بچکۆلانەکەش هاتووە دەڵێ کامیان زۆرترە؟ با سەیری بکەین. ئەوە گۆی زەویە. گۆی زەوی با بزانین سەوزەکە چییە؟ سەوزەکە وشکانیە. سەوزەکە وشکانیە. کامیان ئاوە دەبێ؟ شینەکەش ئاوە. گوڵاکانی من، هەر کاتێک ئێمە شوێنێکی سەوز ببینین دەڵێن چییە؟ ئەو وشکانیە، واتە سەوزایی لێیە. سیرکەن وەکو لە وێنەی گۆی زەویدا دەبینرێ. شینەکەش ئێمە ڕووبار و دەریا و زەریاکانمان بینیوە کە چۆنن ڕەنگیان شینە، بۆیە لە گۆی زەویدا شین دەردەکەوێت. ئەو شینە ئاوە. بەڵام با بزانین کامیان زۆرترە؟ سەوزەکە یەک تۆزە، بەڵام ئاوەکەی زۆر زۆرە، کەواتە دەبێت چی بێ؟ ئاوەکە زۆرتر بێ، لەبەر ئەوەی شیناییەکە زۆرترە. ئاو چییە؟ ئاو من دەڵێم ئاو مادەیەکی شلە کە توانای ڕژانی هەیە. سەرچاوەکانی ئاو چین؟ بزانین ئێمە چەند سەرچاوەمان هەیە. دیسانەوە گۆی زەوی گوتمان لە شین پێک دێ لەگەڵ سەوز. ئەو سەوزایە دار و درەخت و گژ و گیایە، شینەکەش ئاوە، بەڵام زەردایەکیشی تێدایە. ئەو زەردایە وەکو کوێ دەچێ؟ دەی بە بیرتان بێتەوە؟ ئەمن دەڵێم وەکو ئەو شوێنانە دەچێ کە بیابان و نیمچە بیابان بوون، کە بارانیان کەم لێ دەباری و گژوگیای تێدا کەم بوو. با بزانین سەرچاوەکانی ئاو چین؟ لەسەر ڕووی زەوی. یەکەم، ئاوی سەرزەوی. ئاوی سەرزەوی بەو ئاوانە دەگوترێ کە لەسەر ڕووی زەوین. سیرکەن ئۆقیانوسەکان، دەریا و زەریاکان، ڕووبار و دەریاچەکان، جۆگەلەکان، جۆگایەکان، هەر هەمویان لە شوێدان لەسەر ڕووی زەوین. ئێمە بە چاوی خۆمان دەیبینین و لەوانەیە دەستیشمان دابێتێ. با بزانین دووەمیان چییە؟ دووەمیان ئاوی ژێرزەوی.
بۆ لە ژێر زەویش ئاو هەیە؟ بابزانین؟ ئۆ بزانینەوە مانای چییە؟ سیرکەن لێرە ئاوەکە دەبێتە هەور، دوای هەورەکە دەچێتە سەر شاخەکان، لەسەر شاخەکاندا دەچێتە ژێر زەوی، دوای دیسانەوە دێتەوە بۆ لای هەورەکان. کەواتە ئێمە زانیمان کە لە ژێر زەویش ئاوی لێیە. سیرکەن لەوانەیە زۆربەی ماڵەکان بیریان هەبێ یانیش کارێزیان هەبێ، ئەوەی دەیبینن لێرەدا ئەوە بیرە، بەهۆی ئامێرێکەوە کە پێی دەڵێن ئامێری بیر هەڵکەندن، زەوی قوڵ دەکەن و هەتا دەگەن بە ئاو. سیرکەن لێرەدا ئاو هەیە، ئاوەکە دەچێتە سەرەوە، کەواتە لە ژێر زەویدا ئاوێکی زۆر هەیە و مرۆڤیش دەتوانێت سوودی لێ ببینێ بە هەڵکەندنی بیر و کارێزەکان. سوودەکانی ئاو چین؟ ئاو بەس بۆی تینۆتیمان بشکێنێ، بزانین وایە؟ سیرکەن ئەوە بۆچی بەکاردەهێنرێ؟ بۆ دروستکردنی کارەبا. ئێمە دەتوانین بۆ دروستکردنی کارەبا سوودی لێ ببینین، هەروەکو ئاوی دووکان، ئاوێکی زۆر زۆرە و لە کوردستاندا بەکاردەهێنرێ بۆ ئەوەی کارەبای لێ دروست بکرێت. لێرەدا سیرکەن ئەو جلشۆرە بۆ جل شۆشتن لەناو ئەو خانمەش چی کردووە؟ ئوتوویەکی بەدەستەوەیە و جلەکانی ئوتو دەکە، بێگومان لەناو ئوتوەکەشدا پێویستی بە ئاو هەیە، کەواتە بۆ جل شوشتن و بۆ ئەوەی ئوتوەکەش پێ بڕکاتەوە کار بکە پێویستی بە ئاو هەیە. وەکو من قاپ دەشوە، منیش هەموو جارێک یارمەتی دایکم دەدەم، بۆی قاپەکان بشوات و اینجا ئاوێکی کەمیش بەکاردەهێنم، پارێزگاری زۆر لە ئاو دەکەم. دەستشۆردن سەیریکەن ئێمە دەستەکانمان بەهۆی ئاوە پاک دەبێتەوە. ئاودانی گوڵەکان، باخچەکەی خۆمان هەموو ڕۆژێک ئاو دەدەم، بۆیە گوڵەکانیش هەمیشە گەشن. سیرکەن ئەو کچە جوانەش چی کردووە؟ ئەو ڕووەکەی ئاو داوە. خۆشۆردن بێگومان بۆ ئەوەی ئێمە پاک بین دەبێت خۆمان بشۆین، بۆیە ئێمە ئاومان پێویستە. سیرکەن ئاو دیسانەوە بەکاردەهێنرێ بۆ خۆشۆردن، کەواتە ئاو سوودی زۆر بوو. دڵنیام ئێوە زۆر شتی دیکەتان لە مێشکدا بۆ ئەوەی سوودی ئاو بڵێن، بەڵام من هەر ئەوەندەم نووسیوە. بزانین چی دیکە هەیە ئاو؟ چۆن پارێزگاری لە ئاو بکەین؟ چی بکەین؟ چۆن پارێزگاری لە ئاو بکەین؟ ئەو کچە قاپ دەشوات، کارێکی بزانین چۆنی کردووە. کاتێک کە ئێمە قاپ دەشۆین، دایکمان قاپ دەشوایان ئێمە قاپ دەشۆین، کارێکی دروستە بزانین؟ دروستە، ئافەرین! کاتێک کە ئێمە قاپ دەشۆین کارێکی دروستمان کردووە. زۆر چاکە. کاتێک کە ئەو کچە جلەکانی پیس بوو دەیباتە لای غەسالەکە و دەیان خاتە ناو غەسالەکەی، واتە غەسالە واتە دەستشۆر. کاتێک دەستشۆر نەخێر، جلشۆر. کاتێک جلەکان دەباتە ناو جلشۆرەکە بزانین کارێکی دروستی کردووە یان نادروست. من دەڵێم کارێکی دروستە کاتێک جلەکانمان پیس ببێت و بخینە ناو جلشۆرەکە. دروستە، ئافەرین! ئەو کوڕاش نەمامەکان ئاو دەدات و میوەکانیشی شۆردۆتەوە. دیارە کاتی میوە خواردنە، میوەکان ڤیتامین زۆریان تێدایە.
بەهۆی ئاوەوە پاکی کردوونەوە بۆ ئەوەی ئێمە نەخۆش نەکەوین کەواتە کارێکی دروستە زۆر باشە. ئەو منداڵە ئەو یاری پڕ کردووە لە ئاوەکە بە فیرۆ دەدات دەچێت بە خەڵکی دادەکات و خەڵک بێزار دەکات هاوڕێی نامێنێ. من دەڵێم کارێکی نادروستە. بەڵێ کارێکی نادروستە. ئێمە نابێ بەکاری بێنین بۆ یاریکردن و بێزارکردنی خەڵک. ئەوەش لای تەوالێتەکەی چی لێ کردووە؟ ئاوەکەی کردوتەوە. کارێکی نادروستە. ئێمە دەبێ هەتاوەکو پاک دەبێتەوە بیکەینەوە دەنا دواتر چی لێکەین؟ ئاوەکە بگرینەوە. کارێکی نادروستی کردو ئەو کوڕە. بەڵێ کارێکی نادروست بوو. ئەو کچە یاسا نازانێ. ئێمە خۆ گوتمان کاتێک ددانەکانمان دەشۆین ددانەکانمان کەمێک ئاو بەکار دەهێنین و دواتر دەیشۆین و ئینجا ئاوەکە دەکەینەوە. بەڵام ئەو کچە ئاوێکی زۆر زۆری کردوتەوانێ. من دەڵێم کارێکی نادروستە. بەڵێ کارێکی نادروستە. بابزانین لە وێنەیەدا چی تێدایە؟ سەیرکەن گوڵەکانی من. لە هەورەکاندا باران دەبارێت. بارانەکە مرۆڤەکان بەکاری دەهێنن. چەندە دڵخۆشە ئەو دڵۆپە ئاوە لەبەر ئەوەی مرۆڤێک گرتوویەتیەوە بەکاری دەهێنێ. ڕووبارەکان پڕن لە ئاو. سەیرکەن ئەو کوڕە لەناو ئەو ڕووبار و لەناو ئەوانەدا ئاوی هێناوە. سەیرکەن ئەو دڵۆپە ئاوە لێرەدا چەندە دڵخۆش بووە. چی کردووە؟ ڕووەکەکانی ئاوداوە. ڕووەکەکان لێرەدا زەرد بوون بەڵام کاتێک کە ئاو دەدرێن سەوز دەبنەوە. سەیرکەن ئەو ماسیە سڵەکە هیچ ئاوێکی تێدا نییە. ماسیەکە ئێمە دەزانین کە ماسیەکان بۆ ئەوەی ژیانیان بەسەربەرن پێویستیان بە ئاوە. کەواتە ئێمە بۆ ئەوەی ئەو ماسی ڕزگار بکەین دەبێت ئاوی پێ بدەین بۆ ئەوەی لەناو ئاودا بژی. فێرخوازەکانی من ئەمڕۆ فێری ئەوە بووین کە زەوی دوو بەشە. بەشە سەوزەکەی زەوی وشکانیە. بەشە شینەکەی زەوی ئاوە. سێیەکی بەشی زەوی ئاوە. ئاو لەسەر زەوی و ژێر زەوی دەستمان دەکەوێ. ئاو گەلێک سوودی هەیە. پێویستە پارێزگاری لە ئاو بکەین. گوڵەکانی من ئەمڕۆ فێری ئەوە بووین کە ئاو چییە و لەکوێ دەستمان دەکەوێت و چۆن پارێزگاری لێ بکەین و سوودەکانی چییە. تاوانەیەکی دیکە بەخواتان دەسپێرم. خواتان لەگەڵ. سوپاس بۆ گوێگرتنتان.